خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و خۆشبەخت بن خوای گەورە دوورمان خاتەوە لە دەرد و بەڵاو موسیبەتی دنیا دوورکەوینەوە لە چەقبەستوی بازاڕ و نەئارامی موچە و دوورمان خاتەوە لە دەرد و بەڵاو نەخۆشی و ڤایرۆسی تەندروستی و ڤایرۆسی کۆمەڵایەتی و ڤایرۆسی ئابووری نزیکەوینەوە لە قسەی خۆش و لە جۆگرتن لە قسەی خۆش و لە خواردنی خۆش و لە مەجلیسی خۆش و لە گردبوونەوەی خۆش و نزیکمان کاتەوە لە خزمایەتی و لە دراوسەتی و لە کەسایەتی و نزیکمان کاتەوە لە دەمەتەقەیە و قسەی خۆش ئازیزان و خۆشەویستان لە هەر کوێکی ئەم دنیای هەر کوردێکی لێیە سڵاوی گەرمی ئێمەی لێبێ و خوای گەورە میلەتەکەمان دڵخۆشکا و هەموو ئەو پەتایانی کە تووشی ئەم میلەتەمان هاتووە ئەم دۆخە چەقبەستووی کە هەیە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی ڕەحەم بەم میلەتی کوردە بکا و لای بەرێ لەسەرمان ئینشەڵا لە ئایندەیە بکەوینە فەرەحی و بکەوینە خۆشیەوە و خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بە مناڵەکانمان سەلامەت بن گەورەکانمان تەندروست باش بن دوور بن لە عیادە و نەخۆشی و مختەبەر و دا و دەرمان عەزیزان و خۆشەویستان هاتمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بێگومان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە خاوەنی 7 شەهادەی عالەمیە بەتەنیا لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا خاوەنی 3 شەهادەی بەرز و بەڕێزە لە بواری ئایزۆیە پاشان هاتوۆتە قاڕەی ئاسیا و چۆتە وڵاتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو جارێک نا 2 جار گەورەترین شەهادەی لە ئیماراتە هێناوە لە دوبەیەوە و تویانە ئاوی سلێمانی ئاوێکی سازگار و بێعیب و بێغەل و غەش و زۆر تەڕوخۆشە پاشان هاتووە بۆ قاڕەی ئەوروپا و دوای ئەمریکا و ئاسیا لە قاڕەی ئەوروپیاش لە وڵاتی سوید شەهادەیەکی بەرز و بەڕێزیان ناوەتەوە و پاشان چۆتە وڵاتی نەرویج لە ئۆسلۆ شەوتیمی ئەوێ هاتووە و ئاوی سلێمانی لە عینەی ئاوی سلێمانی بردو و فاسی کردووە دوجار پێیان وتون بەستافی ئاوی سلێمانی و تویانە ئاوەکەتان ئەوەنە سازگار و تەڕوخۆشە ناوەکەشی کە ئاوی سلێمانیە لە خۆی خۆشتر بۆ یەتکاتان لێەکەین ئەو ئاوی سلێمانیە وەک براندێکی عالەمی بیهێنە مارکێتەکانی کەنداوی عەرەبی و ئەوروپا و ئەمریکا بۆ ئەوی هاوڵاتیانی ئێمەش وەک کورد وەک پێشمەرگە ئازابن وەک کورد ڕووبکەنە دەمەتەقێ و قسەی خۆش و هەروەها مەجلیسی خۆش و دەستی هاوکاری بۆ یەکتری درێژکردن و خزمایەتی و کەسایەتی و دراوسێتی و کاسە دراوسێتی بۆیە ئێستا ئاوی سلێمانی لە مارکێتەکانی لەندەن سوید دوبەی بەردەستە و لە وڵاتانی تریش هەر بەردەستە بێ عەزیزان و خۆشەویستان ماوەتەوە بڵێم دلیڤەریەکەی ئاوی سلێمانی کۆمەڵێ گەنجی هەرزەکاری خوێنگەرمی خواپەرستی کاسب ئەیبەن بەڕێوە تۆ چەند کوێست دەوێت چەند بەڕات دەوێت چەند کارتۆنە دەوێت تەنها تەلەفۆنەکەی بۆ 0 138 0 هەرچەندێکە بیە تەنها تەلەفۆن کە بۆ 0 138 گەنجە خوێنگەرمە کاسبە خواپەرستەکانی ستافی دلیڤەری ئاوی سلێمانی لە ماوەی چەند دەقەیەکە گەنە لات و بێ بەرامبەر بەبێ ئەوەی 1 سنت بەی 1 دینار بەی لە قاتی چەند بێ ماڵەکەت بۆ دەهێنە کونی ژوورەوە هەر وەک چۆن دایکی هەرزاڵ پێی وتی من شقەکەم لە قاتی سەیە وتی ئەو گەنجە خوێنگەرمە کاسبانە بۆیان هێناوەتە ژووری کونی ژوورەوە بەبێ ئەوەی 1 سنت حەقدەست وەرگرن بۆ ئەمە تەنها وەکو خزمەتگوزاریەک بۆ میلەتی کورد سافی ئاوی سلێمانی ئەم دلیڤەریان داناوە عەزیزان و خۆشەویستانم فەرمون پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە تەلەفۆنی ناوخۆیەکەمان 0 471 52 64 هەروەها لە ڕێی وەتسئەپەوە بە 0 891 75 لە ڕێی ڤایبەرەکەشمانەوە بۆ کوردانی سەربەرزی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و کەنداوی عەرەبی بە 0 471 52 64 لە ڕێی ڤایبەرەکەشەوە بە 0 727 85 35 بێگومان هەریەکێک لە ئێوە پێشتر ئەم جۆرانەی کانزاتان بیستووە ئەمانە بریتین لە هۆکارە سەرەکیەکانی گەشەی ئێسک و ماسوولکە و مێشک و تەندروستی ددانەکان و گەشەکردنێکی ئاسایی خانەکانی لەشی منداڵان سەرجەم ئەو پێکهاتە گرنگانی کە باسمان کرد بە خۆشحاڵیەوە لە ئاوی منداڵانی سلێمانیدا بەردەستە هەر بۆیە ئاوی منداڵانی سلێمانی جگە لە سوودی خواردنەوە دایکان لە دروستکردن و گرتنەوەی شیری کۆرپەکانیان بەکاری دەهێنن پێویست بە پڵاندن ناکات و ڕاستەوخۆ بۆ گرتنەوەی شیری منداڵ
منداڵەکەت بەکاری هێنا. بە مەبەستی ئاسانترکردنی خواردنەوەی ئاوەکە، سەری تایبەت بە خواردنەوەی ئاوی منداڵان دروست کراوە. دایکی ئازیز، بە ئاوی منداڵانی سلێمانی بەشێک بێ لە پەروەردەی تەندروستی منداڵەکەت. ئاوی سلێمانی تایبەت بە مناڵان لە ناو کارتۆنی تایبەتیدا هەڵگیراوە و بە تەواوی پارێزراوە لە تیشکی خۆر. بەڵێ ئازیزان، کاک ئامانج کەمال دەستخۆشی لیەکەین کاک فاروق شارۆ ئەڵێ یاخوا سڵاوتان لێبێ و تەمەن دەرێژ بن و سڵاو لە کاک عەریف حەمەتاڵ، زۆر مەمنون ماڵتانەوا بێ. لێوان لێوەکە مەڵێ سڵاوی خوا لە مامی عەزیز و شیرین و مامە هادیجان. سڵاو لە کاکە ڕێوازیان و دیمانەتان بەخێر. هەروەها کاکە ئۆسکار بابان ئەڵێ سەلام عەلەیکوم کاک حەمەتاڵ. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه. کاکە ئۆسکار گیان، کاک ئۆسکار ئەڵێ مادامەوە نەباسی سلێمانی و کرد، ئەوە منیش ئەمە بۆ شارەکە پێشکەشەکەم. کاک ئۆسکار ئەڵێ سلێمانی شاری منە، بزە و خەندەی سەر ڕووی منە، ڕەنگی ئاڵی لێوی منە، هەموو بستێکی سلێمانی بیرەوەریەکانی منە، پڕغەم و گریانی منە. غەم نابێ ئینشەڵڵا. ئەی ژیان گیان گیان الله يسلمك حبيبي سفلية. أي جيان ئاوەر محەممەد ئەڵێ سڵاو لەم پیا ڕۆژ شیرینە عەریف حەمەتاڵی ئازیز، ئێوە ئازیز و خۆشەویست و عەزیزی حەمەتاڵن. کاگاشم حەسەن نەفەرمێ کاتێ ئافرەتێک بە هەموو هەستیەوە متمانەت پێ دەکات جێل نییە، بەڵکو تۆی بە پیاو داناوە، بۆی ئاگادار بە متمانە لە دەست نەیت. پیاوەتی بۆی ئاگادار بە متمانەت لە دەستدا، ئەوە بزانە پیاوەتیش لە دەستداوە. کاگاشمەڵێ هەمیشە مرۆڤە چاکەکان باجی دووشت ئەدەن، دڵپاکی و سادەیی زۆر ڕاستە. لێوان لێوەکەم ئەڵێ بۆ نیشان پێڵاوت لەسەر چاوانە، بۆ ئیشان باشە کە ئیشیان نەما ئێسکت گرانە. ئەمە هی پیرەمێردی گەورەیە ئازیزە مەزنە. بۆ ئیشان پێڵاوت لەسەر چاوانە کە ئیشیان نەما ئێسکت گرانە. زۆر جوانە، دەست و چاوتان خۆش بێ، ماڵی هەموو لایەکتان ئاوا بێ. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم، لە ئیستایە خۆشبەختانە دەستگای میدیایی گەڕیان یا بەرنامەی دەمەتەقێ لەگەڵ عەریف حەمەتاڵ لە یەک کاتە هەم لە یوتیوب و هەم لە فەیسبوک و هەم لە تەلەڤیزۆنی گەڕیان و هەم لە ڕادیۆی گەڕیان. ڕاستەوخۆ ئەتوانن لە ڕێ ئەو چوارەوە گوێبیستی بن. عەزیزان و خۆشەویستان، بابەتێکی زۆر گرنگ هەیە کە ئەمانەوەی باسی کەین و تاوتوێی کەین، ئەویش مەسەلەی متمانەکردنە. من تێناگەم بۆچی ئێمە کارێکەکەین کە متمانەی خۆمان لە دەست بین یا بە شێوەیەکی تر قسە بکەین. ئێمە بۆ قسەیە بکەین کەوا نەبێ، خوا نەخواستە قسەیە بکەین درۆ بێ. و ئازیزان جارێکی تر تەلەفۆنەکانە خوێنمەوە. ناوخۆیەکەمان بە 1970 471 5264 لە ڕێی وەتس ئەپەوە 01970 لە ڕێی ڤایبەرەوە بە 050 725 و ئەچینە خزمەتی مامۆستا خەلیل بۆ ئەوەی وحدەی زۆر لێ نەڕوە. مامۆستا خەلیل، سڵاوی خوای گەورەتان لێبێ کاکە حەمەتاڵە جەنابەت و لە هەموو بیسەرێکی بەڕێز و لە هەموو کارمەندان و لە هەموو کەسێک لە هەر جێگا ئەگوێن لێمانە. سڵاوی خوای گەورە لە جەنابیشت و ئینشەڵڵا تەندروست باش و تەمەن درێژە بیت و بمێنی بۆمان ئینشەڵڵا. کاک حەمەتاڵ ئیمشەو لە بەرنامەی NRT2 بوو وابزانم چەند برایەک باسی مەلاحەزەکردنیانە کرد و خواردن نەڕژێتە تەنەکەی زبڵدانەکە و ئیتر زۆریان باس کرد. جا منیش بەندە حەزەکەم تۆ قسەکانی ئەوان دەوڵەمەند کەم بە چەند ئاەتێکی قورئانی پیرۆز کە خوا باسێکا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم باسێکا. فەرموو قوربان.
ئەو کەسانەی کەوا دەست بە زەخیرەوە ناگرن و هەموو شتەکەنە تەنەکەی زبڵدانەکە بە گوێرەی پێویست مەسرف ناکەن بە زیادوایکەن خوای گەورە لە قورئانی فرۆزە ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم إن المبذرين كانوا إخوان الشياطين دەست بڵاوەکان و ئیسرافکەرەکان و مەسرفکەرەکان ئەوانەی کەوا لە حەد زیاد لە حەدی خۆیان زیاد مەسرفەکەن ئەوانە برای شەیتانن. بەڵێ زۆر جوانە. ئەوە لەبەر ئەوەی جا ئەبێت بتوانین بە گوێرەی پێویست ژیانی خۆمان دابین کەین و نەخواردن نەجلوبەر نە پێویستی بە فیڕۆ نەدەین تەنانەت ئاوش بە فیڕۆ نەدەین. بەڵێ زۆر ڕاستە بەڵێ بە ئاو هەر سەرچاوێکی گرنگە بە هیچ جۆرە نابێت بە فیڕۆی بین. بلى خواهي قولي للقرآن فرزا أفرمي بسم الله الرحمن الرحيم ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط دس نقاومة بن حجة دستانية تدرو دس بوايش بن كهجبة دستانو نمينية بجوري كيويشي خوتان أو جوز أي خوا دارتي بيتان ملا عزي بكن بجوري كيويشي خوتان أقل ملا عزي بكن لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم من عذابي لشديد لسر أوشتك مصفاش خواب كان خواهی گەورە زیادێکا بۆتان دڵنیە بە هەروە نامێننەوە جا پێویستە ئینسان بە هەموو شێوەیە دەست بە شتۆ بگرێ بە تایبەتی بە فیڕۆی نەدا ئەینا خۆ ناڵێن بەکاری نێنێ بە فیڕۆی نەدا بە زیادۆ ئیسراف نەکا ئیسراف نەکا خواهی گەورە لە قورئان ئەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا تا کۆتایەڵێ بخۆن و بخۆنەوە زیادە ڕەوی مەکەن لەبەرەوە زیادە ڕەویکردن زەرەرێکی قورسە لێتانەدا پندێکمان هەیە ئەڵێ لە خەرمانانە ئاگاتان لە مسقاڵانە بێ یعنی کاتێکەوە سەرۆتتان زۆرە ئاگاتان لە شتەکەمەکان بێ باکە شتەکەمەکانیش بە فیڕۆ نەڕۆ هەر دەستی پێوە بگرن. بەڵێ زۆر جوانە. بەڵێ زانایەکی خۆتان ئاسایی هەیە ئەڵێ ڕازی بوون بۆ بەشەی کە هەتا ئەدگەێنێ بۆ بەشەی کە نیتە جا ئەبێ ڕازی بین بۆ بەشەی کە هەمانە دەستی پێوە بگرین بۆ ئەوەی ئیشەڵا بە فیڕۆی نوێن و خوای گەورە غەزەبمانیانە گێ و عاجز نەبێت لێمان پێغەمبەر صلی الله علیه و سلم چوونە سەر ئاوێکی زۆر زۆری چەندێ زۆر و ڕووبار و دەریا بوو بە گوێرەی پێویستی خۆتان ئاو سەرف بکەن بە گوێرەی پێویستی خۆتان دەستنوێژ بگرن زیاتر بەکارمێنن بیستومانە لە زانە لە ئەوانەی کە ئەشین بۆ وڵاتە خارجیانە ئەڵێن لەو زۆر جار برا هاتۆتەوە وتێتی بەخوا ئێمە یەک پرتەقاڵ و سێوێ ئەگەر بە عەلاقە بیکڕین گومانمان لێکەن ئەڵێن ئەمە خەڵکێکی زۆری لە ماڵە شاردوێتەوە بیستوشتانە جەتان بەڵێ ڕاستە. بەڵێ من تەنانەت بیرم لەوەش کردوێتەوە ماڵی هەر هەمومان سەراجەی هەر هەمومان بەخوا ئەمەنەی حەفتایە ئەمەنەی حەف تایە کە دکتۆر بۆی نووسیوین بەکاریشی نانین دوایە هەمیێکێتە تەنەکەی زبڵدانەکەەوە ئەوە شەر خەسارە و بە مەسەتێکی زۆر ئەو حەپانە گەیشتێتەوە ئەو شوێنەوە ئەو سەیدەریانە ئەوانە سانیش بە فیڕۆی کاتە تەنەکەی زبڵدانەکەەوە بەڕاستی خەسارە. بەڵێ زۆر ڕاستە. ئەم دکتۆرە بەڕێزەکان حەلی ئەوەی شوێن ئەو حەپانە کە لەو سەلاجانە هەیە بە فیڕۆ بۆ بڕوا هاوڵاتە نازان چی لێ بکەن ئەوان وەریگرنەوە چارەسەرێکی بکەن جا لە کرێکارێکی حاوەکەمان پرسیاریان لێ کرد ئەیوب بڕوام پێ ئەکەی تەنەکەی زبڵدانی وا هەیە نیوەی کێشتی برنجە و شلەیە کراوە بەسەری ئەکەن ئەو تەنەکە ئەو حاوێەوە فڕێ ئەدەین جا لەبەر ئەوە با کاتا زۆر لێ نەگرم لە ساڵی 77 تا ئێمە عەرەبیمانە خوێند یاروولەیەک لە شوشەیە کابوودەنکێک ئەنمی تیا بە نووسراوەکە ئەو ئەم یاروولە گەنمەکەی کردە بە 2 کەرتۆ لە ناوەڕاستە 2 کەرتەکە کردە بە 4 کەسۆ پرسیاری لێکن ئەڵێن بۆ وای لێ کردە ئەڵێ لەمەوە پێش لە دەرەوە بووم ڕزقم بەدەست خوا بوو خوارد پێدام بەڵام ئیستا کەوتومەتە ناو شوشەیە ڕزقم بەدەست عەبدە ڕەنگە عەبدەکە بیری بچێ ڕزقم با خۆم مەلاعەزەی ئەو زەخیرە بکەم کە هەمە. زۆر جوانە زۆر ڕاستە دەرس و پندێکی زۆر جوانە ئەوە. بەڵێ پندێکی معلوماتێکی کەی لە خزمەتانە هەمومان بیستومانە ئەڵێن حشتر ئاژەڵی حشتر ئەو ئاوەی کە ئەخواتەوە شوێنێکی هەیە لە ناوسیا زۆری لێ خەزنەکە ئەوە مەلاعەزەکە ئەوە وەکو عەمارەانە دایانێ لە شوێنە گەرمەکانە وردە لەوە خواتەوە بۆ ئەوەی نەکادەمی نەکاتە ئاویست و ئاو نەخواتەوە تەنانەت ئاژەڵەکانیش مەلاعەزەکەن ئەبێ حتا بتوانین مەلاعەزە بکەین بە گوێرەی پێوی ئیزۆک و خۆت ئەفەرمی ئیسراف نەکرێ بۆ ئەوەی
بکەوە بە فیڕۆ نەڕوا کفری نیعمەت نەکەین و سوپاسی خۆی گێ بکەین بەشکم خۆی تەبارەک وتعالە ئەم پاییزە بارانی ڕەحمەت و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەرمانە با کاتان زۆر لێ نەگرم سەرکەوتوو بن و خۆی گەورە ئەم ڕادیۆمان بۆ بێڵێت سەرسەرم مامۆستا خەلیلجان خی گەورە ڕەحمان پێ بکای ئینشەڵڵا بە هەموو لایەک و بە هەموو توێژێ بە تایبەت چینی هەژاران و چینی لێ قەوماوان. ئاوەرە محەممەد ئەڵێ زۆر خۆشەویستی ماڵتان ئاوا بێ هەر هەمووتان عزیز و خۆشەویستی منن پێڵاوی هەر هەمووتانە خەمە سەرسەر و سەر چاوم. خەوە خەیاڵە خەوە و خەیاڵە ئای دنیا yarım ferişte parçayına yarım ferişte amalar zana alaylar zana parçay bala berzana بسته یاڵێ پڕکی باڵا بەرزانە. کاگاشم حەسەن ئەڵێ مرۆڤەکان بە هەڵەیەک چەندین چاکەت لەبیرەکەن خوای گەورەش بە چاکەیەک چەندی هەڵەت لەبیرەکە بۆیە هەمیشە خوددا هەڵبژێرە. بەڵێ کاکە هاشم پێویستە بەبێ یەک و دوو هەر هەمومان خوای گەورە هەڵبژێرین. گەڵای پاییز ئەڵێ سڵاو لێوێ کاکە حەمەگوڵ تۆ گوڵ و جەرگ و دڵ و ڕۆحی منی. لێوان لێوەڵەیە جیڤاراڵێت ئەگەر بە سەرشۆڕی ڕازی بوویت هەر شتێک بیت مرۆڤ نیت ئەگەر بە سەرشۆڕی ڕازی بوویت هەر شتێ بیت بەڵام مرۆڤ نیت. ئەمە قسەی جیڤارایە. سلێمانی جارانی ژەڵێ لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچە نەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من. باشە ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخوو بە چ داخێکەوە سوتاوە دڵی من ئەمە بێ خوددا. کاک بەرزان باشن شکر بەخێر بێ کاک بەرزان جەناب باشی شکر زۆر سپاسانەکەم بەڕێزنوتی باس سەرسەری تۆ جگە لەوەی متەخەلیفی عسکەری متەخەلیفی عەقڵیشی بەڵام کاک نامارف لەدەستیا بە کڵاوەکەیان دیواوتی و پێگرت کاک نامارف کاسبوو نانەوای ئیشی چیە لەگەڵ چۆرێکی وەکو تۆیە جا شتێکی تری خۆش بوو وتی کاک مەحموو لەگەڵ تابین هەر کەسێ بڵێ وەک فڕۆیس بۆ وتی دانیشن لەقمتەمان دانا فڕۆیسمان بۆ پاکەن جا شتێکی تری خۆش بوو کاکادی وتی کەمال و مارف بە نێرم هەڕەشتەی لێ بتا خولێ چەخماخە نادومی جا بە لا ئیلاها ئیلا الله و پیاوەبانیە جوانە. بەڵێ ئەم شتانەی زۆر خۆشە یعنی بەعزە تەمسیلێک گەر 1 ملیۆن جار گوێ لێگری لێ بێتاقەت نابی. کاک بەرزان هەموو تەمسیلە کۆنەکان بەڕاستی 1 ملیۆن جار سەیری کە بێتاقەت نابی. لەو زەمانەشا کە هیچ جۆرە تەکنەلۆژیایە هیچ جۆرێک عیلمێک هیچ جۆرە پارەیەک هیچ جۆرە شتێک نەبووە یعنی ئەمە زۆر مهمە. کاکە عومەر چاوشی نەتوانی دەوری ژن و پیاو ببینێت کە دەوری ژنی پڕکردەوە لە ساڵی 70کان و 80کانە یعنی ئەمە کەم نییە وەڵڵای ئەمە قووەتێک و توانایەکیەوێ ئیستەشی بخەرە سەر خۆشیان بێنەرەوە و نەرمەندانە خۆیان ناتوانن تەمسیلانە دەرکەنەوە خۆیان نەک زەلان زۆر ڕاستە خۆیان بێنەرەوە خۆیان ناتوان دەریکەنەوە وایە کاک بەرزان. کاکە پێشەکی ڕێزم بۆ مولاگەیە زۆر سپاسی دووسێ کەسەکەم ڕقەمی منیان ویستووە بە کاکفریان و دۆ کاکفریا هەموو دنیای بیتە ڕقەمی وتێتی کە ڕقەمی نەک کاک بەرزان هیچ کەسیان بەکەس یەکێک لەوانە کاگاوکاری بەڕێزە کاکە برا بە قوربان بە کاکفریا مەڵێ بە ئەحمە مەڵێ بە خولە مەڵێ ئەوە کاک ڕێبازە ڕقەمی کاک بەرزان چەنە کاک ڕێباز ئەو نێ و ساوەش ڕقەمەکەمە 3 1 5 9 0 هیچ بەدەستەوە 0 0 0 0 1 لەسەر 2 0 هیچ بەدەستە ئەوە ڕقەمی منە کاکە
بەڵێ ئەوە بە کەسی نایە کاکریاوە کاک ڕێباز ئەتوانی لی وەرگری ئەمە یەک دووەمینیش فاسی کاگاری کەمالەکە مەڵێ کاک بەرزان حەز ناگەین قسەکانی کۆن بەکاربێنێتەوە حەزەکەین بێتەوە سەر شتی عیلمی و شتە یەمەوە کاکە ئێمەوە بەس جارێ کاتی نییە ئەمە ئەو کاگادی سپاسی مامۆستا خەلیلی ژەکەم شتەکانی زۆر بە نرخە بۆ من ناڵم هەمومان چونکە بڵێم هەمومان ئیسرائیلیەکەم لەوانەیە زەلامی کۆمنت بنووسێ بڵێ منی لێ دەرکە پێشەوەی بڵێ منی لێ دەرکە منەڵم بۆ من ناکات بەرزان هەر هەمومان ئیسفادەی گەورەمان لە قسەکانی مامۆستا خەلیل کردووە من ئەوە ناڵم لە ژیانمان نەموتووە هەمومان وتومە بەرزان وا ئەڵێ ئەگەی بۆ لەوانەیە زەلامێ بڵێ من وام نەوتووە ئەو لەوێ من هین بووم کەواتە لە ژیانمانە هیچ کەس بە ناوی هیچ کەسەوە قسە نەکا باشە بڵێ من ئەوەم کرد من حەزم بەوەیە من ئەوەم ناوێ من ئەوەم حەز لێ منەچم بۆ لای مەڵێ هەمومان چونکە هەمومان کێڵە بەرزان حەزەکە بۆ قسەی تۆ کێڵە ئەحمە و حەزەکە کێڵە خولە حەزەکە لەبەرەوە پێشەوەی و زەلامە پێ و بڵێ من حەز ناکەم تۆ مێڵە ئەو قسەیە بکە ئەمەژە و سپاسی هەموو لایەکەکەم کاگادی باسی زیان مەصرفیش کرد مامۆستا خەلیلەوە من ویستم ئەمڕۆ پاکیکەم تۆ سەیرە و سوفەیە باسیکەم ئەمڕۆ زیان مەصرفی زۆر 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 شتێکە ئەی بۆیە مەعاش بەش ناکە ئەی بۆیە هیچمان بەش ناکە جاران پانتۆڵی 6 برا لە پێیە کرد جوودە پێڵاو 6 برا لە پێیە کرد زەلام هەبوو کراسێک پیانەوت کوڕە کراسە سوورەکە ئەونەی ئەو کراسە سوورە لەبەر کردبوو ئەونەی لەبەر کردبوو بە ناوی کراس سوورەکە و کراس خەتەکە و کراس پرتەقاڵەکە یعنی ئێمە ئەمەمان لە دەزاوە هەمومان بەرزە فڕین کەسمان تۆ سەیری کە خواردنی سەفەری بۆ بکڕم کاکە لە ماڵەوە خواردن لێنێ هیچی تێناچێ وەڵڵی معاشێکی 400,000 بەشی دەکەزەکە ئەگەر لێی بزانی ئەگەر بزانی زانی ناوماڵ لێشی نەزانی 10 ملیۆنێ هەبێ بەشی مانگەکە ناکە کەواتە ئێمە کاکادی وەرە بەس بەو خواردن و پاشەڕۆیی مەطعەمەکان یعنی ڕۆژی بە ملیۆنەها تەن خواردنی گۆشت و برنج و سەوزە و میوە فرەیرێ بەس بەوە ئەتوانی فەقیر نێڵی لا هەرێمی کوردستان بەس بەوە نەموتۆشتی تر بەس بەوە چەنە ئێمە جاری وایە 4 کەسین 12 چا لە قۆریەکە لێنەی 8 چا ئەڕژی 4 کەسیت 4 کیلۆ برنج 3 کیلۆ برنج لێنێت ماستەکە منجەڵێکە نیوە خواردۆڵێک تۆ منجەڵێکی تر بێنە بڕۆ سەد لە ئێکاکە مووس زیان مەصرفیە بۆیە پارە بەش ناکە وەڵڵا وا بڕوا ئەگەر مانگی 5 ملیۆنی شێبێ بەشێ ناکە کاگادی کاکە هەمووی خویاوەتە خواردنی سەفەری و زیان مەصرفی و حەزەکەم لە بازە جاهەیە پانتۆڵەکەی بە حاڵ قەڵبەیەکی تێکەوێ بە حاڵ بدڕێ کۆن بێ ئەچەم پانتۆڵێکی 30,000 کڕمان 5,000 بە عەمەل نایە کەواتە ئێمە زۆر زۆر غەڵەتین و لەو بڕوایان باشیش لەوانەیە نەبین چونکە یەکێ بە خواری هاوار خوارە بێ کەواتە هەوڵ بین هەر کەس بۆ خۆی بژیت کاکە من ناچم بۆ مەطعەم لە ماڵەوە هێلکە و ڕۆنێ دەخۆم مامۆستا خەلیل کاکادی لە ماڵەوە نان و ناوسازی دەخۆم ئەم شتانە مەزبوطە کاگادی ئێستا من زۆر شتی کاگادی لەگەڵام بەڵام زۆر شتی لەگەڵیان نیم دەست خۆش کاک بەرزان دەست خۆش کاکە بەرزان سەرچاو قوربان خۆ حافیزە بێ خوا جەنابی مفتشی عالی بە ملیشکاویە بۆ ئەم شارە چۆن مفتش بەڵێ مفتش بە تەریقەیەکی سریش بەخوا جوانە خۆمان حاڵەتمان زۆر جوانە هەر مفتشمان کەمە خوای ڕەحم کاک لوقمان عەبدوڵڵاڵێ چەند خۆشە ئەو کەسەت هەبێ کە دڵت ئێوێ هەرگیز ترسی ڕۆیشتنی نەبێت لێوان لێوەکە مەڵەیە باش من لەگەڵ ئەو کەسانی کە زۆر پێکەنن چونکە ئەوان هەموو کات بە تەنها دەگرین هەر لێوان لێوەکە مەڵەیە خەونەکانت ئەگاتە ڕاستی خۆیکە بۆ پێکەنینی گوڵێک ئاسمان دەخاتە گریان وایە ئەو خوایەی کە بۆ پێکەنینی گوڵێک ئاسمان دەخاتە گریان کاک ئادەم هاشمەڵەیە مرۆڤەکان بە هەڵەیەک چەندین چاکت لەبیر دەکەن خودداش بە چاکەیەک چەندید هەڵات لەبیرەکە بۆیە هەمیشە خوددا هەڵبژێرە کاگاشم حەسەن ئەڵێ هەمیشە متمانە ڕۆحێکە لە هەر جەستەیەک دەرچوو گەڕانەوەی مەحاڵە
کاکە کاروان عەلی ئەڵێ سڵاو خاڵە حەمە سڵاو ڕۆحی و دڵی من کاک محەممەدی ژە فەرمێ سڵاو لە کاگادی خۆشەویست بەڕاستی سەلماندووتە کە پیاوێکی بەڕێز و حەڵال خۆریت و سرد بۆ کەس سەر بۆ کەس و مادە شۆڕ نەکردووە یاخوا هەر سەربەرز بیت کاکە محەممەد جان دڵنیا بە لەوەی هەتا مردن ئەوە بیرکردنەوەی منە با بڕۆین بۆ کەرکووک بۆ ماستە فێنکەکەی بەهار ئەو ماستەی کە مامۆستا عومەر زۆر تەپڵی بۆ لێە بەڵام ئەخیرەن هەڵمان قوڕان کاک محەممەد بەشدار جانم قوربان بەخێر بێ سەرسەر و سەرچاوان خاوت خۆش بێ ڕم ئێمە هەر هەمومان تۆمان خۆشەوێ مەڵانی منیش ئێوە هەمووتانم خۆش بەڵێ قوربان کاک محەممەد جان فەرموو لەم خۆشەویستی لە هەر شوێنەکە بێ ئەو شوێنە ئاوەدان و خۆشە بێ بەڵێ قوربان زۆر ڕاستە لە هەر شوێنێ خۆشەویستی هەبێ ئاوەدانی و ئارامی هەیە بەڕاستی خۆشەویستی ترایەکە تەواوی وڵات ڕەوشەنەکە و هەروەها خۆشەویستی بۆنێکە هەموو دەوروبەر بۆم خۆشەکە زۆر ڕاستە هیچ شتێک تعویزی خۆشەویستی نایەتەوە بۆیە پێویستە ئێمە هەر هەمومان یەکتریمان خۆش بووە وێگومان کەی سەردانی مامۆستا عومەر بکەین ئەو جارەوتی شوقەم وەرگرتووە نازانم چی بەڵێ قوربان وەڵایی ڕاستەکەی منیش چاوەڕێم دامەزراو بن خی گەورە دامەزراویان کە ئەو کاتە ئیشەڵا سەردانی کیانەکەین پێکەوە تۆزە من لەشی ئەترچێم لە مامۆستا عومەر دەرسی داتیانێ بابەتی کرد وانم کرد کە کابرا مەسئول بێ وتی شتم بێتە ماڵەوە و بەسیارە بۆم دێنە ماڵەوە و قسەیشی تریشی کرد حەزاکەم بڵێن بەس با بیڵێن باشترە باشە وتی من ئافرەتێک بۆمی هێناوە یعنی سایەخەکەشی ئافرەت بوو ئەوەی کە شتی بۆ هێناوە قوربان بە هیچ جۆرێ ترسی مامۆستا عومەرە نەبێ لەبەرەوەی تۆ عەریف حەمەتاڵێ لە پشتە عەریف حەمەتاڵیش سێ خەتی گەورەی هەیە خۆگاڵتە نییە دێ بە هیوای سەرکەوتن قوربانی کاک محەممەد بم لێرەشەوە سڵاوم بێ هەیە بەکو مامۆستا عومەر ئەوە باسی ئەوە خۆشەویستیە بۆ ئەو ڕێزە بۆ ئەو کە باسی یەکەم لێرەوە بەڵێ هەروایە مامۆستا عومەر یەکێکە لە کەسە هەرە ئازیز و خۆشەویستەکانی هەمومان هەموو هاوڕێنی بەڕێنەمان خۆشەوێ کاک حەمەتاڵ کرد لە فەیسبوک بەڵێ ئەو حەفتانەی ڕابردوو باسی ئاسکم کرد بەڵێ ئاسک بەداخەوە ئێستا هەموو ئاژەڵەکانی چیە هەموو ئاژەڵەکە بێخاوەنەکان حکمی ئەم شکە ساڵی بێ ئاویە تێنویانە ئیتر کۆمەڵی ئاسکی شە بوو زۆر تێنویان بوو لە گۆمەکان و لە گۆڵەکان ئاویان خوارد ئیتر ئاویان بە زەحمەتی دەست ئەکەوتم دەی وادارم خەڵک چاوەدری ئەم ئاشڵەزانان ئەم شتە جوانانە بکە کە وڵاتمانیان ڕازاندووەتەوە لە باتیەوەی کە بیان کوژن ڕێزیان لێ بگرن و خزمەتیان بکەن بەڵێ ڕاستە زۆر ڕاستە بە چەند پەندێکی شتێمە ناو بەرنامەکەەوە بەڵێ قوربان هینەکە پاسەندێرە هۆندراوەیە ئەڵێ باچین بۆ مزگەوت خانەی خوددایە شەرعی ئەمن و تۆ هەر مامۆستایە جوانە دەبڵێ مامۆستا ئەم کارە وایە من نەم خواردوە شیر بۆ مارەی نایە ئەنجا خەڵکی جاران زۆر جورۆدەی ئەوە ئەبوون کچێک و کوڕێک لەدایک شیریان خوارد ڕاستە یعنی سیرەکەی ئەمە کچی ئەو ژنە نییە ئەوە لە ژنێترا شیریان ئەدایە بەو مناڵ و بۆ مناڵ زۆر کەس جیرۆدە ئەبوو لە کاتی پرۆسی هاوسەرگیری ئەگەشە پیرێژێ هەڵەفەلەوەی کورەکەکە بەخوا من کات خۆی شیم داوتە تۆ مارەی نای لە تۆ من کات خۆی وان بەهات ئاودایەکم هەبوو خواری خۆش بێ کچێشی بە حەزم هەبوو بیگەنم بەڵێ وەڵاو دایکم دای کرد تۆ وەڵا من کات خۆی بە محەممەدی ئامۆزان ئەمەە شیرم داوە لەگەڵ ئەم کچەمەتێکەوە شیریان زۆر خوارد وایە من بڕوان پێی نەکرد وتم بەخوا ڕاست ناکە دوایی دایکم وتی وەڵا ڕاستەکە زۆر شیری داوە پێ ئەو ئامۆزای منیشی زۆر خۆشەویست خوا لێ خۆش بێ خوا لێ خۆش بێ و لە مردووی هەموو لای خۆش بێ ئینشەڵڵا ئەمجا هیوادارم ژنان ئاگاداری ئەم بابەتە بن جاران نەفر شیر نەبووە وەکو ئێستا شیر و کوتو گەلێ زۆرە ڕاست خەڵک محتاجی ئەوە نییە جاران شتێک مناڵێک دایکی بمدایە یان ئافرەتەکە بەلایەکە بڕۆشتەیە تەواق بدرایە جیابوونەوە ببوایە ئەگەر ژنێ شیری نەدایە پێی ئەو مناڵە تووشی کارە تاپاوە بەڵێ ڕاستە وایە هیوادارم ژنان ئاگاداری ئەم بابەتە بن بابەتێکی هەستیارە بەڕاستی وایە کۆست و گرفت نەدۆزنەوە
لە ڕێگای پرۆسەی هاوسەرگیری کچ و کوڕەکانیان بەڵێ زۆر زەرورە ئاگاداریەوە بین بەڵێ هەندێک شێ ئەڵێ نە پێڵاوی تەنگ نە خانەی بەجەنگ ڕاستی پێشی جوانە کاک عەلی محەممەد بەڵێ زۆر جوانە حاشە ڕووی سەلام پێڵاوی تەنگ لە پادێ زۆر ناخۆش ئەگەر لە هەر خۆشترین شوێن بی لە شاسترین شوێن بی ئەو پێڵاو تەنگ بێ بەپات ئیدارە ناکەی و هەروەها ماڵێکیش پڕ ئاژاوە و شەڕ و شۆڕ بێ ڕاستی شتێکی ناخۆشە بە هەمان شێوە و هەروەها وتراوە کاسەی پڕ ئاشتی ماڵە زۆر بەداخەوە کەسەیە کە محتاج بێ یان پێداویستەیەکی هەبێ یان ضروریاتێکی هەبێ یان کەموکوتێکی هەبێ لە ماڵی لە ژنەکە یان پیاوەکە و ژنەکە شەڕەکەن بەلای منەوە ئەمە هەڵەیە هیوادارم هەموو ژن و پیاوێکێتیان خۆش بوێ بە هەر شێوازێک بێ بە هەر ژیانێک بێ بە گەرما بێ بە سەرما بێ بە بوون بێ بە نەبوون بێ ئەبێ یەکتریان خۆش بوێ زەمن بە هیوای بەختەوەری بۆ هەموو ماڵێک و بۆ هەموو کەسێک حەزاکەم پەیوەندەکەم درێژ بێ لە کۆتاییشە سڵاو ڕێزمێ بۆ هەموو هاوڕێیانی بەرنامە بە تایبەتی بۆ ئاسکەکەی خۆم و هەروەها بۆ لایکی میران و دایکی هەرزاڵ و هەروەها بۆ وەسا ئیسماعیل و هەموو هاوڕێیانی ئەم بەرنامەی بەگشتی بە تایبەتی ئەو پەیوەندی دوای خۆم لە کۆتاییشە هەموو جاریش ئەڵێم و دیسان ئەڵێم هەمووتانم خۆشە بێ من محەممەد بەشدارم خۆشەویستی سەرسەرم کاک محەممەد بەشدارجیان دەست و چاو خۆش بێ ئەی چی ئای چیا وەسا ئیسماعیل گیان قوربان بەخێر بێ سەرسەر و سەر چاو بەڵێ وەستا گیان فەرموو فەرموو شەهیدانی دەستواری ئایان بەڵێ دەجورعی شەونم خوێن ئەخواتەوە شەهیدەکانم بێ ئەخاتەوە ئۆف 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 پاییش ڕەنجی ماتەمە دنیا تاریک و تەمە گەڤیدەی پاییز چون من ڕوو جەگوڵی گوڵان خواداش وەردەنە سەنەفای پیاز شەهیدان کردن ئۆف 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 دڵژەن ئەوە لایە نەوەی شێخ عوبەیدەڵڵایە بەدەشتە تورکە کەنتایە تەواو خۆشیدان سەرسەرم وەستا گیان دەست و چاو خۆش بێ وێنەکانی سلێمانی ئەڵێ لەم دنیاەدا هەمومان باش دەبین ئەگەر گوێ بە سێشت نەین بیستم ئەڵێن وتیان زۆر جوانە بەڵێ وایە چێ کاکە هێمن گیان چۆنی کاکە هاتی گوڵ و دڵ کاکە هێمن گیان و دڵم چۆنی خەساو لە من چۆنی جەرگ و دڵم ڕۆحی من کاکە هێمن گیان سەرسەرم هاتی کاکە منی سەوسوات چاوت ماسەکە حرمەتی هەبوو ڕۆحی منی جەنابیشت و سەرجەم برا پۆلیسەکانی 104 و سەردەم ئاسایی شوانە ئەوانە ئێوە ئارامی ئێمە ئەپارێزین ئەتان خەینە سەر و سەر چاو سەر ڕۆحمان دەستخۆشی و بەرنامە جوانە و لێ یەکەم و
هیوای دەمە درێژی بۆ خواستم بۆ هەموو هاوڕێیانە قوربانی باڵاو بم کاکە هێمن گیان چاو ماچەکەم کاکە خەڵک باب خۆی بڵێ کەسابەت حرام نییە کەسابەت حەڵاڵە بەڵێ ڕاستە عەرەقی ناوچەوانە ڕاستە من ڕێز و خۆشەویستی مەیە بۆ کاکە هێمن گیان گرنگەوەیە ئینسان لەم دنیاەیە سەر شۆڕ نەکا بۆ هیچ عەبدێک تەنها بۆ خوای گەورە نەبێ تەنازول بۆ هیچ عەبدێک و سەر شۆڕ نەکا بۆ هیچ کەسێک وە لە پێناوی پارە و ماڵی دنیاە نەفسیەتی خۆی نشکێنێ ئەوە بایی هەموو شتێکە زۆر ڕاستە زۆر ڕاست کاگا دیژان منەمێ لاوانەوەیەکی دایکێ پێشکەشکەم هەر زۆر مهمە و زۆر خۆشی شەفەرم و قوربان لە خزمەتای مامادی بۆ کەسانی کە دایکیان ماوە و کەوانی کە دایکیان مردووە خی گەورە لیان خۆش بێوانی کە ماون تەمەنیان درێژ بێ الله ئامین الله ئامین خوایە هەموو دایکەکان پارێزراو بن چکە ئێمە بەوانەوە پیاوین دایە گیان وەدایە دایە 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 شیرینم ئەوە دەخواز بوو من مەرگە نەبینم کەسی لە ناکەوەزای دەست بەجێ کۆتی دواییوە خستی تەڕێ دایە ژیان لە دوای تۆ خەمخوارم بێ من بەچێ بڵم برسیمیا خوتونی دایە ژیان لە سەوانی زستان شێ پارێزگارم بێ من بەچێ بڵم برسیمیا خوتونی دایە ژیان بەسکێ هەڵمەگەر نۆماگیتەوە پەروەردەت کردم تۆ بە شیری خاو تا ئەو کاتەی دەستم داوەری کرد دایە ژیان گەر تۆ نەمردیتایە گز بەخەم مەڕەزانەوە بە گوڵی باکشیانە ئەگەڵ نەمێنی تۆ لەسەر زەوی مەلی هەزاران گەنج و مناڵ و پیرەبری لە یەکیانەکەی مەیلیا ئەوەش پێشکەش بێ بە هەمووتان دەست و چاوە خۆش بێ کاکە هێمن گیان خوا لێ من نەسەنێ هەرچەند دروست باش بی دوور بی لە بەڵاو و موسیبەت تەمەند درێژ بی یاخوا قوربانە بەوە من دایکم لە ئاشناوەستەوە نەماوە منیش دایکم بە هەمان شێوە نەماوە خوای گەورە بەڕەحمەتیان خای ئینشەڵڵا لەگەڵ مردووی حازریا و دایکە زیینوەکانیش جێگەیان بەهەشتە بێ ئینشەڵڵا هەروە بێ بۆ هەمووتان چاوی یەک بێکدامان سەرسەرم کاکە هێمن گیان زۆر سپاس بۆ تەلەفۆنەکەوت سەرسەرم کاکە هێمن گیان تۆشە لە خۆشیابی ئینشەڵڵا با بڕوین بۆ هەولێر سلێمانی جاران ئەڵێ ئەڵێ ئەوەندەی لە درۆ ترسم لە زەهری مار ناترسم چونکە ژەهری مار بە یەک جار ئەتکوژێ بەڵام درۆ هەمیشە متمانەت لە ناوە بە لیان لێوەکەش مەڵەیە سڵاو لە مرۆڤی سڵاو لە ڕۆژی کاکە فۆنتەکەتان بۆ گەورە نەکردم ئاوام لێ هاو بۆ خۆی دایکە ژیان سڵاو لە پرۆفیسۆری کورد و جیهان کاک بەرزان گیان ئای ماڵە ئاوا بێ لێوان خان پەرژینەکەم ئەلو ئەم کاتە باش لێبێ هەموو کاتێککە باش پەرژینەکەم یاخواز هەر سەلامەت بی ئینشەڵڵا زۆر سپاسڵا ڕێزم هەیە بۆ تۆ بۆ کاکتزا بۆ کاک ڕێباز و بۆ تەواوی کۆمێنووسان و ئەوانە ئێستا بیسەری گەڕیان میدیاشن سلێماڵۆت لە ناو سارەکانیان ئێستاژی ویست ڕادێگەڕیان دوادار هەم کاتێک چەندەر لە خۆشی شەڕێداوێ ماڵغاوەتا الله ئامین لەگەڵ جەنابتە پەرژینەکەم سەوتی لەخوا بەزیابێ زۆر سافا با بڕوین بۆ ڕەسەنایەتی بەڕاستی ئەو پەیوەندی پێشتە من کاکەوێن و بەڕاستی سەوتەشی زۆر خۆشیە بوو ماڵغەمەتاڵ هیوادارم
ئێشتاوە دەبتە هونێرە بن ڕاستی ساڵتەکی زۆر خۆشی هەبوو هیوادارم ڕۆژداری بەرنامەی کە هەبگۆرانی بێ جار بەجار ساڵتی خۆش هیوادارم ئەو دەنگەی هەر نەڕزێ ڕاستی ساڵتە چ تایبەتی هەبوو مامەڵەتاوە باڵە زۆر ڕاستە کاکە هێ من سەوتێکی زۆر تایبەتی هەبوو و مەقامێکی زۆر خۆشی و دو بە تایبەت بۆ بەرزترین توێژی کۆمەلگە کە دایکە هیوادارین بێ پەیوەندیمان نەکات بەڵێ پەرژین خان بەڵێ ئەوە شەمێک پەیوەندی نەکرد و گۆرانەکەم بۆتان ئامادە کردو ئەوە بوو سەڵتەکە بەکەسی دەهات عادی ڤایبەرەکەم ئەمڕۆ هەردووکتان بۆ دەرێ مام هەمتاڵ لەبەرەوەی ڤایبەرەکە ڕۆ دەنگەکەی سافە هیوادارم بەدڵتان بێ وەڵا ئەمڕۆ دەنگەکە زۆر سافە ئیشەڵا هەر بەدڵمانە بێ فەرموو حەسن زیرەکەم وەرە قوربان ئارامی دڵان شتێک کردم وەرە قوربان ئارامی دڵان شتێک کردم وەرە قوربان شتێک کردم مەڵێت کردم سوتام وەرە قوربان شتێت کردم عقلت بردم سوتام وەرە قوربان زۆفی وەکواری ڕاشە دوو جوانیەکەت بێم بەخشە زۆفی وەکواری ڕاشە دوو جوانیەکەت بێم بەخشە گەر باواری زەحمەت نەدی بۆم وارە دەرگەیاوشە بەڵێ مام هەمەستاڵ هیوادارم ئەو گۆرانە خۆشەی ئینەرمەنیتان خۆ سافرەزگی کامەگروی باڵە گۆرانێکی زۆر خۆش بوو زۆر ڕەسەن بوو دەستی خۆش بێ گۆرانی دووەم ئەویش گۆرانشی زۆر خۆشە ئەوە هیوادارمە دڵتان بێ بەڵێ فەرموو سەبری داڵێ میشووناکەم سەبری داڵێ من شووناکەم زیری گوردی لەبەر ناکەم زیری گوردی لەبەر ناکەم بەرگی تابراکەم تەیەشقاوە تۆی داکەم ئەمانەمان یار سەبریە ئەمانەمان ئەمان سەبری ئەمان سەبری فەجەد لە ئەدا دەست لەم هەوری قەدری غەریبەن ناگەری ڕۆژی سەمعای فەسەڵایێ ڕۆژی سەمعای فەسەڵایێ دووشت خۆشێن لە دونیایێ ئیمانومان سیحیلایی ئەمانەمان سەبری ئەمانەمان یار سەبریە بەڵێ مام هەمەتاڵ هیوادار گۆرانشتان بەدڵ بێ زۆر دەست و شاو خۆش بێ هەردوو گۆرانەکە یەک لێک خۆشتر یەک لێک ڕەسەنتر زۆر سپاس پەرژین خان زۆر سپاس بۆ تۆ زۆر هەمەتاڵ دووبارە کاتێک شا دەخواتانە خوا لەگەڵ بێ شاتر بۆ جەنابێ کاک ئیمادەزار مێردی ماڵەکەەوە بێت تۆ برای عزیز و خۆشەویستی سلێمانی شاری شیرینم ئەڵێ حەقیقی شاعیر ئەڵێت عەقڵان شەیدا دەبن ڕووبەندی سەر ڕوود لامەدا عاشقان کوشتەی جەفاتن قەتڵی مەزڵومان بەسە دەستخۆش لێوان لێوەکە مەڵێ هەر کاتێک کەسێکت گەورە کرد لە دڵی خۆت شوێنێک بۆ پەشیمان بوونەوەش بێڵەوە کاگاشم حەسەنی ژەڵێ هەموو خۆشیەکانی دنیام تاقی کردەوە هیچی بەقەت لە ساغی چێژم لێ نەبینی سلێمانی شاهانەی هەڵێ هەندێک کەس لە سەرەتای ناسیندا خۆیان زۆر بە باش نیشانەدەن بەڵام باشەکان هەمیشە لە کۆتاییدا دەرەکەون کاک لوقمان عەبدوڵڵا ژەڵێ سێ زۆر کەس هەن کارگویز ئاسوودە نابین لەگەڵیان درۆزن دڵپیس ڕەزیل بەڵێ زۆر ڕاستەوە هەرسێکی ئەڵێ قسەکەم جوانە قسەکە زۆر جوانە درۆزن دڵپیس ڕەزیل خوالامانە نەخێرەوە هیچ کەسی ئاسوودە نابێت لەگەڵیانە ژیان سەرتیری فکرە دەکەنی لەکەم بەدی
كم فيا ئەی ژیان لە سینە ئەمەی سەرفایی دایە گیان گیان لێشە عەزیزەکەم قوربانە بم یاخوا بەخێر بێ نەعلەکان نەخەینە سەر چاومان ئاوێنێ شێخ سڵاو لە ناخی دڵەوە پێشکەش بێ بە باختە ڕازاوەکەی گەڕیان واڵێکی جوان پێشکەش بێ بە هەمووتان چاوتانمان دەکەم یاخوا بەخێر بێ دایە گیان قوربانێ بم واوم هەیە بۆ وەسافەربەت تاوی نازەکەم واڵێکی پڕێز و خۆشەویستی ئاگی دەکەم باس دوو جار داوام کرد دیسان چونتم بۆ دواپەیوەندی ئەم جارە بۆ دواپەیوەندی بەرنامەکە ئەم گۆرانیە پێشکەس ئەەکەم بە هەموو جۆگرە خۆشەویستەکان بۆ کاکەهێنی ئێستا شعری لەسەر دایکە ئەوت بۆ مامۆستا سەربەست بۆ مامۆستا محەمەد بەشدار دایکی میران و دایکی محەمەد و عەیار و هەموو جۆگرە خۆشەکە نازە گیانیش ئەوە لەخوا بە زیابێ کوڕێکیشمان زیایی کرد کە کاکە هێمنە زۆر زۆر خۆشحاڵ بووم لە دەیر بوو تاوی نازەکەم پێشکەش یەکەم بۆ مامۆستا هادی و خێزانەکەی بۆ دوا کۆتایی بەرنامەکە ئەم گۆرانیمان بۆ لێ پێشکەش بێ بە هەموویان بەڵێ بەسەر چاوت و ئەمرەکەی قوربانێ بم دایکی هەرزاڵ چی هەیە لە مەسەلەی گفتوگۆ و قسەکردن و هاتوچۆ چی تازە هەیە وەڵی ئەو ڕۆژە بۆم باس کردین بۆ ماڵی دایکی میران بەڵێ وا بوو ئیتر چین بۆ ئەوێ هەموو کردوای ئەوە تا ئێستا دەستی بۆ ئاها تا ئێستا سەردانی تر دروست نەبووە بەخوازاکی محەممەد ئەوان بەتەمان بێن بۆ لای من ئیتر جارێ چاوەڕێ ئەم تۆزە گەرمایی وایە با ئیشەڵام تۆزە گەرمایە بڕوایتر بکەوینە ئەخیری مانگ لە دوای بیستی مانگە و گەلاوێژەکەوێت تۆزە شەو فێنک و خۆشە بێ ئەڵێن گەلاوێش پازەی مان کەوتووە دایکی هەرزاڵ من وان بیزەڵێ لە بیستی مانگ شەوەکەی ئەکەوێ بەڵام دایکی هەرزاڵێمە دوو حسابیشمانەیە حسابیشی گڵە زەردەمانەیە و حسابی گۆیژەمانەیە و هەرچێ بێ ڕەحمەتی خوایە شکورین بەبەشی ئێمە شۆڕی خوای گەورەی چی بۆ داناوین هەر ئەبێ ئەوە بێ ڕازین بە بەشی خوای گەورە هەروایە دایکی هەرزاڵ گیانەکەم کاکە گیان شتێک هەبوو وەکو شێمەحشی بە دەزوو ئەیان پێچایەوە بەڵێ شێخ مەحشی نەبوو جاران بە دەزوویان پێچایەوە شتی وا هەبووە نا دادا زۆر دەبێستاش جاران بە کەزوو بە دەزوو پێچاویانە دوایی کردوانێ بە کەرەوز ئەها دوای لە جیاتی دەزووەکە بە کەرەوزەیان پێچایەوە بەڵێ زوو بە دەزوو بۆ دوایی بۆ بە کەرەوز دوو ساڵیانە بەس بێتەوە پێیانە بەس بەڵام ئێستا بەڵام بە کەرەوزیش لای هەر ئەیکەی بەناو یەک تا پێچەخەیتە سەر بخۆی بە ئاگرێکی هێڵاش ئەفڵێ و هەڵناوەت ئەنجا دایکی هەرزاڵەزانی ئەو کاتێک کە دایکم بەڕەحمە بێ لەگەڵ دایکی هەموومانە کە بە دەزووەکە ئەو شەمەحشیە کرد ئەزانی مۆری باینجانەکە لەگەڵ ئەو برنجەیە بۆ نوبەرامەی قیمەکەی تیا بوو شتی ئەو وەختە تایبەتی خوا باینجاری ئەو وەختەوە وایە هەر ئەزانی چی دایکی هەرزاڵ کە قیمەکەش تەواو بوو لەگەڵ برنجەکەیە باینجانە مۆرەکەمان هەڵەکەن هەر تاموبۆنی قیمەکەشی هەڵمژی بوو چونکە بە دەزوو بەست بیەوە تاموبۆنەکەی لەداو خۆیان شتی ئەو وەختە بە لەزەر ئێستا تاکیسانی نییە تاکە حەمە بڕوا ئەکەی بۆ میسال وڵاتەکەم ئەمنی وەڕۆی ئەمەنەم برسی بوو هەتانم مەکرد دڵم دەستە سەر یەک خواردن وایە ڕاست شەشیتین هێناوە بە پارێ نانەوە خواردومە بەڕاستی دایکی هەرزاڵ هین نەماوە ئەو تام و چێژەی سادە و ساکاریەکەی ئەوسا نەماوە نەدەخوا خەڵق تێشتێکی لێنا بەشی سێ ماڵە دراستەی لێیە بیزەبت وایە اینجا خەڵک دڵی پاک بوو سادە بوو خەڵک مەسەلا زۆر حیلە و فێڵ و درۆ و تەڵەکە و ئەو شتانی نەئەزانی تاکە ئێستا برای وا هەیە 15 ساڵ قسەی لەگەڵ برایانە خوشکی وا هەیە 20 ساڵ قسەی لەگەڵ خوشکەکەیان نییە
حەزەکەن بەس خۆیان شتیان هەبێ حەز ناکەن نەدراوسێ نەخۆشک نەبرا بەس خۆیان و خۆیانیان ببەستە. بەڵە زۆر ڕاستە بەڵە زۆر ڕاستە خوای گەورە ڕەحمان پێ بکەوتمان خاتەوە سەر ڕێگا ڕاستەکەی جاری جاران. ئامین یا رب العالمین ئامین ئامین خوای گەورە هەمیشە گەم لە دەنگتان پێ هەمیشە هاوڕێیان و خۆشەویستان گەما لە دەنگ یەکتری بێ لە خۆشییا بین ئینشاءالله ئەم باختە جوانەی گەڕیان هەمیشە لە باڵەکانمان دوور نەکەوێتەوە سڵاوم هەیە بۆ کاکە دەزار خۆشەویست و کاکە ڕێباز هەردوو چاوەکانیان باز دەکەم بۆ ساسەدرزیان خوا گۆرانیەکەم ئەەکەم بە دیاری بۆ هەموو جۆگرە خۆشەویستەکان بەسەر سەر دایشی هەرزاڵ جان بەسەر چاو بەسەر چاو هەرگەش جوان بێ خوای گەورە هەر لە خۆشیابی هەر لە خۆشیا ژێر بەدەمێ بێ سەرسرم سەر ڕۆحەم شەونم خان لە سویدەوە شەونم سابیر ئەڵێ سڵاو لە مامی بەڕێزم و گژ هاوڕێیان دەستی ئەو برا پۆلیسە خۆش بێت و خوای گەورە لە دایکی کاکە هێمن و گژ ئەو دایکانش کە لە ژیاندا نەماوە و دایکی شیرینیشم خۆش بێت کاگاری کەمال زۆر سپاس کاکاری گویان ئەڵێ مامەجیان سڵاو دەستخۆشی بۆ کاری تازت لێوان لێوەکەشم ئەڵێ سڵاو لە هونەرمەندی چوارپارچەی کوردستان خاتوو پەرژینی گوڵ و منیش ئەڵێم هەتا ئەڵلقەیەکی داهاتوو ئەم برا بچووکەی خۆتان